چۆن قوربانیەکانی جێفری پیستین ساڵانێکی زۆر بە تەنها جێهێڵران. چاودێرانی دۆسیەی دوورگەی ئازار و ژان و دەستدرێژی سەرانی دەسەڵات و فکری جیهان دەڵێن چیرۆکەکانی دوورگەکە تەنها بەهۆی نهێنی بوونیانەوە درێژەیان نەکێشە، بەڵکو بەشێکیشی هۆکاری کپکردن و شاردنەوەی ڕاستیەکان بوو لەلایەن دەسەڵاتدارانەوە. جێفری پیستین نە زیرەک بوو لە شاردنەوەی تاوانەکانیدا، نە شەیتانێکی داهێنەر بوو بۆ ڕاکردن لە دەستی دادپەروەری، بەڵکو ئەوەی پارێزگاری لێکرد تەنها بێدەنگی بوو، بێدەنگی دامەزراوەکان، میدیا و سیستەمێک کە بڕیاریدا گوێ لە هاواری کشانی نەوجەوان نەگرێت، تەنها لەبەرەوەی تۆمەتبارەکە کەسێکی دەوڵەمەند دەستڕۆیشت و خاوەن پەیوەندیەکی وابوو کە دەستی بۆ نەدەبرا. کاتێک قوربانیەکان قسەیان کرد و کەس بڕوای نەدەکرد، لە ساڵی 1996 ماریا فارمەر بڕیاریدا دەنگ هەڵبڕێت. پۆلیس و نووسینگەی لێکۆڵینەوەی فیدراڵی FBI ئاگادار کردەوە. ماریا بەتەنها نەبوو، خوشکەکەیشی پاڵپشتی گێڕانەوەکانی دەکرد. ئەوان داوای ناوبانگ و پارەیان نەدەکرد، بەڵکو تەنها داوای پاراستن و دادپەروەریان دەکرد. بەڵام وەڵامەکە زۆر سادە و دڵڕەقانە بوو. هیچ سکاڵاکان فرامۆش کران و قوربانیەکان لەگەڵ شۆکەکانیاندا بە تەنها جێهێڵران، وەک ئەوەی هیچ تاوانێک ڕووی نەدابێت. دوای 10 ساڵ لە ئازاری بەردەوام و لە ساڵی 2005 کچێکی تەمەن 14 ساڵانی دیکە قسەی کرد. ئەم جارەیان نەدەکرا بە ئاسانی ڕاستیەکان بشاردرێنەوە. پۆلیسی پاڵم بیچ لێکۆڵینەوەی دەست پێ کرد و شێوازێکی دووبارەبووەوەی تاوانەکانیان دۆزیەوە، کچانی منداڵ، هەڵخەڵەتاندن و ئیستیغلالکردن. بەڵام لەگەڵەوەشدا هەموو شتێک بە ڕێکەوتنێکی دادوەری شەرمەزارکەر کۆتایی هات. ئێپستین بۆ ماوەیەکی کورت و بە مەرجی زۆر ئاسان چووە زیندان، لە کاتێکدا قوربانیەکان سزایەکی ڕانەگەیەنراویان بەسەردا سەپێنرا کە ئەویش بێدەنگی هەتاهەتایی بوو. ئیدی ڕۆژنامەنووسانیش نەیانتوانی ڕاستیەکان وەک خۆی بڵاو بکەنەوە و لە ئەرکی خۆیان پاشەکشەیان کرد. ساڵی 2003 ڕۆژنامەنووس ڤیگی وارد چەندین شایەت حاڵی کۆ کردەوە، بەڵام راپۆرتەکەی لە گۆڤاری ڤانیتی فەیر بە نیوە ناچڵی بڵاو کرایەوە. هێزی پارە و دەسەڵات لە دەنگی قوربانیەکان بەرزتر بوو. 2018 گۆڕانکاریەک ڕوویدا. جولی براون ڕۆژنامەنووسی میامی هیراڵد بڕیاریدا گوێ بگرێت. ئەو وەک هەواڵێکی کۆن سەیری دۆسیەکەی نەکرد، بەڵکو وەک برینێکی کراوە مامەڵەی لەگەڵ کرد. لێکۆڵینەوەکەی ئەو نەک هەر تاوانەکانی پستن، بەڵکو ئەو سیستمە گەندەڵەشی ڕسوا کرد کە پارێزگاری لێ دەکرد. دوجار لە ساڵی 2019 ئێپستین دەستگیر کرایەوە. ئەمە تەنها چیرۆکی پیاوێکی تاوانبار نییە، بەڵکو چیرۆکی سیستمێکە کە بڕوای بە کەسی دەستڕۆیشتوو کرد و کچانی منداڵی بە درۆ خستەوە. دادپەروەریەک کە تەنها کاتێک دەجوڵێت گەل لە بەردەم ڕایگشتیدا شەرمەزار دەبێت.